والله ئێمە لە مانگی 6 ئیتر ئەو مەنتیقەی خۆمانە باش نییە بۆ حەیوان. ئیتر لە مانگی 6 بارەکەین تاکو 29 تا 29 لەم مەنتیقە بین، مەنتیقەی پێنجووە نایرە تا 29 لێرە بین، دوای بارەکەینەوە بۆ شوێن خۆمان کاتێ مەکتەب دانراوە 29 ئەو کاتە چینە شوێنی خۆمان. ئەسڵی خۆمان مەنتیقەی بەرزنجەین لەوێ لەو مەنتیقەی نێمە. ئیتر کە بارەکەین ئەوێ شوێنەکە باش نییە بۆ حەیوان وشت، وەکو گەرمی شوێنەکە ئەیرە باشترە وەکو ئاوی هەیە بارەکەین ئەم مەنتیقە. بەڵێ هەموو ساڵێ ئێمە هەموو ساڵێ ئاوە بارەکەین و ئەگەڕێینەوە ئەرەوەڵ هەموو ساڵێ. بەڵام ڕۆژانە هەر بە حەیوان وشت و هەر بۆ حەیوانەوە مەشغوڵین. ئیتر دەریەکەین بۆ ئینە ئیلەوەڕێنین و دوایێنین و ئاوێکین نیوەڕۆ ئیسراحەتێکی پێەکەین و ئێوارە هەم لێ خوڕینەوە و بڕێگە ئیلەوەڕێن هەمێنین و ئیسراحەتی پێەکەین شەو. وای هەمیمایە کاتین و لێ ژیانمان ناڕوە و گەرمە و جادەمان نییە و ئیتر ئەورا فێن کە تێن ئاو وەزیعەتەکەی باشترە و یین بۆ ئەورا و کەپرەکەین و نیێڵە سینما دۆشین و بزنە دۆشین و چای لێنین و ئاورەکەین و مەشکەوە ژەنین و وڵا تا مەکتەب دەیانەدێتەوە لێرەوەبی تا سێمە وڵا لە چەمی گەڵا گەرمە و لەوە ڕشتمانی و ئاو کەمە. ئێمە بۆ ئاشیاوشت باشە و گەرمیژە بۆ خۆمان بەس باشە ئیتر بژێوی ژیانمان سەرەوەینێ. وەڵا بۆ بژێوی ژیان خۆمان و ئەجی فرۆشین و ئیتر ئاو خۆمانی پێوە خێوەکەن مەعاش وشتمان نییە و هیچی بکەین ئەرە وڵا تازە ڕاتین خۆش ساڵێن دە تەمەن مایە نێم هەواران ڕەوەڵا ناوماڵ قوڕە دەین و سیواقە دەین و گڵەورین و بە کاوەی شێلین و ئەدەین لە بنچیخەکان ئەدەین لە جێ ئاورەکەین کوان و لە پشتۆ نانەکەین و من لە مەنتیقەی بەرزنجەوەین ئیتر چەمی گەڵاڵی پێڵێ هاتین بۆ گرە بۆ ئاژەڵداری و بەخێوکردنی حەیوان ئاشتان بەیانی لەسین بە عەشامانێ لێخوین بۆ یاڵە و هەر کەسێ شوان مێشێ لێ لیاوە کەسی شوان نەبێت هەر لە ماڵی وەڵای خۆم بڕێ مانگەمانەیە مانگەکان لێخوین بۆ یاڵە و لێین و بەزیتر چاریش نییە لەبەرەوەی خەڵک ژیانی لەسەر ئەوەیە ژێوی ژیانی لەسەرەوە بوو مەجبوری وەڵاهی بەرهەمی تر ئەگەر ماس و دۆ شتێ بێت ئەوەیە تر زیاتر چی برایەت وەکو مامیلیت دەیسێنی و ئیباد ئەڕوا تقریبا 12 ماڵی نیسە